Allah dul man hi dul. Ye to. Na dul kit ke şimdi ola ya. Dul. Benim hepsi de var çok ya zaten ya.
Gol Ceki.
Procent nu.
Все. Овчинка. Здравствуйте. يا مشكلة فين كلك يا ولد؟ فين كلك يا ولد؟ هو إضافي لنا. پێشەکی بەناوی خی گەورە و ئەمە خۆتان دەزانن ئێمە پێش تاوبوونی قۆناغی یەکەمانی بە دوو یاری سەرکەوتنمان بۆ قۆناغی داهاتوو سۆبەت کردبوو سپاس بۆخوا ئێستاش ئەم دوو یاریە چەند دەرفەتمان بە چەند یاریزانێکدا کە یاریان نەکردبوو ئێستا سپاس بۆخوایمە 31 یاریزانمان لە کشوفاتەیە 31 یاریزانمان تاقی کردەوە یاریمان پێکردبوو چەند یاریزانێکی تەرەکیمان لە دوو یاریە ئیسراحەت پێدا بوو هەتا دە یاریزانمان نەناردە شاری بەغدا بۆ یاریەکە کە رەخوتمان بە ماندی بوونیان پێوە دیار نەبیتن سوپاس بۆ خۆمڕۆ یاریزانەکانش ئاستێکی باشیان پێشکەشکرەوانەیە یاریان دەکرد سەرکەوتنێکی گەورەمان تۆمار کرد معنەویان بۆ قۆناغی داهاتوو ئینشاءڵڵا کاریگەری دەبێتن ئامادەکاری باش دەکەین نزیکەی 20 ڕۆژمان لەبەردەست دەبێتن پاش 22-23 ڕۆژی تر کۆتاییەکان دەڕواتن ئەم شەشتیپە ئینشاءڵڵا ئامادەکاری باشتر دەکەین بۆ ئەوەی لەولا بتوانین ئەنجامی شایستەتر بەدەست بێنین و بتوانین پشتیوان بەخوای گەورە ببینە پاڵەوانی عراق. بسم الله الرحمن الرحيم الحمد لله اليوم قدرنا نطلب فريق سامرة بنتيجة زينة كلش الحمد لله وهاي 16 السادسة عشر هاي مبارياتنا وقدرنا يعني نحقق صدارة الحمد لله والشكر متقدمين النهايات وإن شاء الله إنه سپاس بخوای گەورە توانیمان لە یاریەکە سەرکەوتنێکی گەورە تۆمار بکەین لە زۆربەی یاریەکانە ماوساڵ توانیمان سەرکەوتن تۆمار بکەین ئینشاڵڵا لە قۆناغی کۆتاییش بە هەمان ڕێزکا سەرکەوتن بەدەست دێین و ئینشاڵڵا دەبینە پاڵەوانی عێراق و پێشکەشی بۆ هاندەرە خۆشەویستیانی هەولێر دەکەین.